تەوتین یان بنەجێکردنی موچە مەبەست لێی گۆڕینی شێوەی وەرگرتنی موچەیە لە ڕێگەی دەستەوە بۆ ڕێگەی ئەلیکترۆنی و ئامێر واتە پرۆسەی پارێدارکردنی هەژماری موچەخۆرانە لە ڕێگەی و کارتانەی لەلایەن بانکەکانەوە خاوەندارێتی دەکرێن پرۆسەکە سەرەتا لەو خاڵەوە دەست پێ دەکات کە موچەخۆران ڕوو لە بانک دەکەن هەژمارێکی تایبەت بە فەرمانبەری یان خانەنشینی دەکەنەوە دواتر مانگانە وەزارەتی دارایی عێراق لە ڕێگەی بانکە حکومیەکانەوە پارە دەگوازێتەوە بۆ سەر ئەو هەژمارانە موچەخۆر کارتی خۆی پێیە دەتوانێت لە هەر کوێیەک بێت پارە و شایستەی دارایی خۆی وەربگرێت یاخود بەشێکی پاشەکەوت بکات و لە هەژماری خۆیدا بیهێڵێتەوە دەرهێنانی ئەو کارتە بانکیە کاتێکی زۆر بۆ دامودەستگای دەوڵات دەگەڕێنێتەوە دڵنیایی زیاتری تیادا بەرجەستەیە سوڵی دراو لە ڕێگەی بانک و لە چوارچێوەی سیستمێکی داراییدا ڕێک دەخرێت هەموو ئەو ئامێرانەی تایبەتن بە پارێدارکردن دەتوانرێت بەکاربهێنرێن بۆ ڕاکێشانی پارەی پێویست چی دیکە پێویست ناکات موچەخۆر جزدانی تایبەت لە گیرفانی دابێت تەنیا کاردەکەی جزدان و بانکی ئەوە هەروەها هێشتنەوەی پارە لە هەژمارەکەی یارمەتیدەری دەبێت بۆ بەکارهێنانی ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش جگەلەوانە لە ڕێگەی هەژمارە بانکیەوە موچەخۆر دەتوانێت بە ئاسانی ئاڵوگۆڕی پارە بکات سوود لە خزمەتگوزاری ئەلیکترۆنیە خۆڕایەکانی بانک وەربگرێت زۆرێک لە بانکەکان پلاتفۆرمی تایبەتیان هەیە بەدابەزاندنی لەسەر مۆبایل بەکارهێنەر دەتوانێت بە ئاسانی هەژماری بانکی بکاتەوە بەگشتی هەر فەرمانبەرێکیا خانەنشینێک پێویستی بە پشگیریەکی فەرمانگەکەی هەیە بۆ کردنەوەی هەژماری بانکی بۆ خۆناساندن بە بانک ناسنامی باری شارستانی یان نیشتیمانی پاسپۆرت ئەگەر هەی بێت لەگەڵ ناسنامەی شوێنی کاری پێویستە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵیدا لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە سیستمی دابەشکردنی موچە بگۆڕێت پرۆسەکە تا پێش بڕیاری دادگای فیدراڵی لەبارەی موچەوە بەردەوام بوو لە هەرێمدا ئەو پرۆسەیە ڕوبەڕووی ڕەخنەبووەوە چونکە ئەو بانکانی دەستنیشان کرابوون بۆ کردنەوەی هەژمار سەرجەمیان بانکی سەر بەکەرتی تایبەت بوون هەروەها موچەخۆران ترسی ئەوەیان هەبوو نەتوانن سەرجەمی موچەیان لەو هەژمارانە بەسەر یەکەوە ڕابکێشن تەرخانکردنی بانکە ئەهلیەکان لە کاتێکدایە دەیان بانکی حکومی لە هەرێمی کوردستاندا هەن پێشتریش فەرمانبەر و موچەخۆران هەر لە ڕێگەی بانکەوە موچەیان پێدەدرا بەڵام بانکی حکومی بوون نەک کارتی تایبەت هەروەها ڕوون نەبوو مانگانە لە بەرابەر و پرۆسەیەدا بانکە ئەهلیەکان چەندێک لە موچەخۆر وەک کرێی پرۆسەکە وەردەگرن ئەمەش دڵڕاوکەی موچەخۆرانی زیاتر کردبوو چونکە فەرمانبەری پلەحەوت ساڵانە 6,000 دینار بۆ موچەکەی زیاد دەکرێت بۆیە ئەستەم بوو نیگەرانی ئەوە نەبێت ساڵانە چەند هێندەی ئەو بڕەپارەیە بداتە ڕسوماتی بانک